بەناوی خوای بەخشندە و میهرەبان. فەرموودەی ژمارە 35 لە فەرموودە قودسیەکانی پڕۆژەی نوری جیهان. خوای گەورە فەرمێ: من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب. هەر کەسێ زانی کە من دەسەڵاتدار و بەتوانام لە لێخۆشبوونی گوناحەکان، غەفەرت له، لێی خۆش بووم، لێی خۆش ئەبووم، وەلا ئوبالی، هیچ باکیشم نییە. خوای گەورە هیچ باکی نییە بە گوناحەکانی ئێمە. ما لم يشرك بي شيئا، بەمەرجێ هاوڵی بۆ من بە هیچ شێوەیەک پەیدا نەکرد بێ. سێ قسەی زۆر گرنگ نەفەرموودەیەدا بخینە خزمەتان. یەکەمیان پێویستە مرۆڤ لە عەقیدەیدا سابت و جێگیر بێ کە یەکێ لە سیفەتەکانی خوا جەل جەلالوه بریتیە لە غەفوور، لە لێخۆشبوون، لە تەواب، دووبارە لەو کەسێک لە گوناه خۆشە بێ، تەوبە قبوڵەکە. ئەم زانینە زەمانەتی ئەوەیە کە ئەو کەسە خوای گەورە لێی خۆش بێ. ئاگامان لێ بێ پێویستە زوو ئەو زانینە دووپات بکەینەوە، بە کردارەکانمان خەیاڵمان لای ئەوە بێ کە خوای گەورە توانێت لە گوناهەکانمان خۆش بێ، بەڵام بە هیچ شێوێک نابێ ئومێدی زیادە ڕەویمان هەبێ لە لێخۆشبوونی خوا، ئەوە ژوامان لێ بکە باکمان نەبێ بە بێڕێزی و کەم تەرخەمی بەرامبەر حەقی ئەڵڵا گوناه بکەین. نا، ئەبێ لە خوا بترسین لە هەمان کاتێکا کە ئومێدمان پێیەتی. خوای گەورەش خۆی زانێت لە کێ خۆشە بێ. دووهەم خوای گەورە فەرمێ: غەفەرت له وەلا ئوبالی، لێی خۆشە بووم و باکیشم نییە. ئەگەر هەموومان، هەموو مرۆڤایەتی، هەموو ئاسمان و زەوی بەردەوام زکر و یادی خوا بکە، هیچ شتێک بۆ دەسەڵاتی خوازیان نابێ، هیچ. بە پێچەوانەشەوە هەروەکو لە فەرموودەی قودسیدا هاتووە: هەموو دونیا کافر بێت و دژی خوا بدوێ، هیچ خوای گەورە هیچ زەرەرێ ناکە. کەواتە خوای گەورە منەتی بە ئێمە نییە. ئێمەش نەیپەرستین، خەڵکی تر هەیە بیپەرستین. ئێمەش داوای لێخۆشبوونی نەکەین، خەڵکی تر هەیە کە داوای لێخۆشبوونی لێکە. سێهەم مەرجی لێخۆشبوون بەسراوەتەوە بە شیرکەوە، هاوڵدانان بۆ خوا. بەڵام تەنانەت نابێ یەک جاریش داوای لە غەیری خوا کرد بێ، هاواری لە غەیری خوا کرد بێ، کەسێکی تری بە خوازانی بێ لە بری ئەڵڵا یان لە پاڵ ئەڵڵادا خوای تری دروست کرد بێ. با پێشیوانەوە بێ لە ئەڵڵا گەورەتر نین، با پێشیواوە بێ لە ئەڵڵا بچووکترن، بەڵام تەنها شیرکی کرد بێ، خوای گەورە لێی خۆش نابێ، کە ئەوە گەورەترینی تاوانەکانە و لێخۆشبوونی نییە. خوای گەورە هیدایەتمان بە، لە گوناهی هەمومان خۆش بێ. خوای شایەت بە ئێمە دڵنیاین کە تۆ دەسەڵاتدار و بەتوانای بۆ لێخۆشبوونی هەموو گوناهەکانمان. خوای ئێمە شایەتین، تۆ شاهد بە و شایەتەکەمان بکە بە شەفاعەت و لێمان خۆش بە. ئامین. السلام عليكم ورحمة الله.